ڕۆشانی قارەمانانی گەلەکەمان بە هەند وەربگرین لەبەرەوەی کاتەش کەوتێ زە نووسراوە وەکو تێزێکی کوردستانی کە جەنابی مامجە لەبەرەوە ئێمە هەمیشە پشتی هاوڕاین لەگەڵەوەی کە پێکەوە ڕیوایەتی کتێبەکە لەوەوە دەست پێکات کە لە ساڵی 1970 حیزبە سۆشیال دیموکراتەکان کە کۆبوونەوە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوێ ڕەوانشات کاگنەوشیدوان بەشداربوونی لە کۆبوونەوەی ئەحزابی سۆشیال دیموکرات لێوە لە پەراوێزی کۆبوونەوەکەوە بەبێەوەی هیچ جۆرە مقابلەیەک بکرێت لێ پرسن بە پێی ئەزمون و تەجروبەکانت ڕات چییە لەسەر کێشەکانی عێراق ئەویژەڵە پێکاتەکانی وەسی عێراق و پێکاتی عێراق پێویست بەوە ئەکات عێراق بکرێت بە سێ ویلایەت ویلایەتێ بۆ کوردەکان ویلایەتێ بۆ شیعە و ویلایەتێکیش بۆ سونە دیارە لە ئەنجامی ئەوە ڕۆژنامەی سەفیری لوبنانی کە لە مجەلەی لۆمۆندی فەڕەنسیەوە وەریگرت بوو بڵاوی کردەوە ئەنجامی ئەو بڵاوکردنەوەیش ئەوەی لێکەوتەوە کە یەکێک لە ڕیزەکانی حیزبی شوعی عێراقی بە ناوی ساڵح دوگلا ئەندامی مەکتەبی سیاسیە و سەردەمایان بوو زۆر بە ناڕەوە نادروست هێرشێکی نادروستی کردە سەر خوا لێ خۆش بوو کاگنەوشیروان لەوەی کە ئەم بۆچوونێکە یەک ریزی گەلی عێراق تێگەدات بۆچوونێکە یەک ریزی چینی کرێکارانی عێراق تێگەدات و لە هەمان کاتیشاوە داوایەکی ئیستیعمارە کە لەو سەردەمەدا بەریتانیای عوزما حکمی عێراق و مەنتیقەیە کرد بەڵام بۆچوونەکەی پێچەوانە بوو پاشان گفتوگۆ کەوتە ناو کادرەکانی یەکێتی وتوێژ لەسەر ئەم بۆچوونە کە بۆچوونێکە پەیوەندی بە مەسایلی سیاسی فکری ئایدۆلۆژی ئەو سەردەمانەوە بۆیە جەنابی مامجەلال لەگەڵ کاگنەوشیروان کەوتنە گفتوگۆ کە وەڵامێک بدرێتەوە ئەو بوو مامجەلال بە ڕەحمەت بێ ئەرچی وەڵامدانەوەی ئەو کتێبەی لە ئەستۆ کرد لە ساڵی 1967ەوە دەستی کرد بە نووسینی لە ماوەی 4 مانگ بۆ 6 مانگ بە عارەبی تەواوی تێزەکەی نووسی دیارە ئەوە تەنها وەڵامدانەوەیەک نەبوو بۆ ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبی شوعی عێراقی وەڵامدانەوەیەک بوو بۆ هەموو نیزامە دیکتاتۆرەکانی عێراق و هەموو نیزامە دیکتاتۆرەکانی مەنتیقە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی